ئێمە پلانێکی هاوبەشماندانا بوو لەگەڵ برای بەڕێزم دکتۆر غالب محەممەد علی بۆ ئەوەی مەسلەی ئەو پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان کە بوو بۆ گرفتێک کە بوو بۆ عقدەیە کە هەرێمی کوردستان هەمیشە خۆی ئەدا لەو بابەتە هەمیشەیان خستە ئەستۆی حکوومەتی ئیتیحادی بۆیە 2000 پاش هەوڵەکان وەک بەڕێستان باسان کرد کە ئێستا عوتڵەی تەشریعیە و هیچ پەرلەمانتارێک لێرە نییە لە هەمان کاتا ئەو ڕۆژەی کە ئێمە تەکلیفمان لە بەڕێز وەزیری دارایی کردووە بە حکمی ئەو ڕەفاقەتەی کە هەمانە لەگەڵی لە ڕۆژی عوتڵا لە ناو وەزارەتا داوامی کردووە کە بینیمان یەکێک لەو داواکاریانەی خستمانە بەردەستیان بێژگەلەوەی ئێمە 12 پرسیارمان ئامادە کردبوو بۆ وەڵامەکانی چوون بۆ وەزارەت بە فەرمی ئەو نامەیەمان ڕادەست کرد کەوا پلەبەرزکردنەوە ئەو گرفتە بێ چارەسەرکە بەڕێزیان دوای هەوڵێکی زۆر تەبەن ئەو بابەتە هەندێک جار لەوانەیە لەسەر وەزیر بکەوێت بەڵام ئەو بە حکمی ئەو علاقاتەی کە توانی بوومان لەو پێش دروستی بکەین سقە و متمانەیەک دروست بوو بۆیە بەڕێزیان ئیحالەی کرد بۆ ناو موازنەوە بێ ئەو بابەتە لە ناو موازنەی 2027 چارەسەر بکرێت لە دوای یەکی حوت استراتیجێتی موازنە دەست پێکا لە استراتیجێتی موازنە پێویستە حکوومەتی هەرێم شاندی فەرمی خۆی بنێرێ داکۆکی بکات لەوانە هەر کەم تەرخەمیە کە حکوومەتی هەرێم بیکا لەو بارەوە ئەوە حکوومەتی هەرێم تەحملی ئەو مەسئولیەتەکە کە فەرمانبەران و مامۆستایان کە ئەگەر پلەبەرزکردنەوەیان بۆ نەکرێت لە موازنەی 2027 هەموو مەسئولیەتەکە کەوێت سەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان